دیمەنەکانی ڕووداوەکانی هەڵکوتانە سەر ئەنجومەنی نوێنەران و سوکایەتیە بە بەرنامەدا ڕێژراوەکان بە نوێنەرانی کورد پەیامی ڕاستەوخۆی سیاسیەکانی بەغدایە کە ئیتر عێراق بەو شێوازەی هەیە کۆتایی هات. پێشبینیەکانی سەرۆک بارزانی بە درێژایی چەند ساڵی ڕابردوو ڕاست دەرچوون و بەکردەوە فاشیلی و ڕوخانی عێراق دەرکەوت. دوای ئەم ڕووداوە ئیتر پێکهاتەکانی عێراق ناتوانن بەیەکەوە بن. ئیتر ئەم شێوازەی عێراق کۆتایی هاتووە چونکە هەموو دامەزراوەکانی وڵات لەبەر یەک هەڵوەشاون. شتێک بە ناوی دەوڵەتی عێراق نەماوە و ئێران بە ئاشکرا لە پشت ڕووداوەکانە. هەر بۆیە مانەوەی نوێنەرانی کورد لە بەغدا هیچ مانایەکی نەماوە. ڕاستە سەرۆک بارزانی پشتیوانی سەقامگیری عێراق دەکات. پێشتر ڕاشکاوەنە بە ئەمریکا گوتراوە پێویستە دەوڵەتێک لە عێراق هەبێت هەموو پێکهاتەکان پێی رازی بن. بەڵام کاتێک عەقڵیەتی فەرمانڕەواکانی عێراق هەر هەمان عەقڵیەتی عێراقی پێشوو بێت، دۆخی وڵات بەرەو ئێستا دەگات و تاکە چارەسەریش دابەشبوونی ئەو وڵاتەیە بۆ سێ دەوڵەت. هێزە جیهانیەکانیش ئەم ڕاستیەیان لەبەرچاوە، بەڵام هەموو هەوڵەکان بۆ ئەوەن دابەشکاری عێراق چیتر نەبێتەوە بەرهەمهێنی تیرۆر و کوشتار.